دەبێت سڵاو لە هەموو ئەو هەواڵانەی کە ئێستاکە لێرە ئامادەن. سەرەتا ئەوە بڵێن کە ئەمڕۆ ساڵیادی شەیدڤیان ساڵیادی شەیدبوونی شەیدڤیانە 20 ساڵ لەمەوبەر شەیدڤیان بە جەستەی خۆی بۆ ئەوەی جارێکی تر قوبوڵی ئەوەی نەکرد کە گەلە کۆمەی نێودەوڵەتی لەسەر ڕێبەر ئۆجەلان و لەسەر گەلی کووردا ئەنجام درا قوبوڵی ئەو گەلە کۆمەی نەئەکردونەی ئەتوانی جارێکی تر بە هەمان بێوێت بەم شێوازە جارێکی تر ژیان بەسەر بەرێ بۆیە جەستەی خۆی ئاگرتێ بەر ئەجات و خۆی ئەکا بە قوربانی ڕێگەی ڕزگاری و ئازادی. شەیدڤیان هەموو کوردانی بەرامبەر بە کۆمەڵکوژی و پیلانگێڕیەکان بە ئاگا هێنایەوە و ڕێگەی تێکۆشانی ڕووناکتر کردین. گەلی کوردی بەرەوبەر خۆدان و تێکۆشان ڕاکێشە. هەڤاڵڤیان لە کوردستان بوو بەهێما و سیمبولی تێکۆشان و بەرخۆدان وەک کچێکی عەشیرەتی جاف بە فکر و ڕۆحێکی تێکۆشەرانە بەرخۆدانڤانی و ڕۆشنبیری گەورەی هەبوو. ئەو هیچ کات ناداتپەروەری و زوڵمی قوبوڵ نەدەکرد. کاتێک هەستی بەو مەترسیانە کرد کە لەسەر گەلەکەی هەیە بە هەموو باوەڕ و ئیرادەی ئازادی خۆیەوە لە سەختترین و ناهەموارترین ساتەکاندا باری تێکۆشانی ئازادی ژن و ئازادی کوردستانی خستە سەر شانەکانی خۆی و خۆی بەبەرپرسیار بینی. هۆکاری ئەم بەرخۆدانە بێ هاوتایە پەیوەستبوونی بوو بە مێژوو خاک و نیشتیمانی خۆیەوە. وەک دەزانرێت گەلی ئێمە لە باشووری کوردستان لە مێژە و هەتا ئەمڕۆ هەمیشە لە بەرامبەر هێرشەکانی قڕکردن و پاکتاوکردندا تێکۆشانی کردو و بوون و هەبوونی خۆی پاراستووە. کچان و کوڕانی باشووری کوردستان لە ڕۆژە سەختەکاندا بەنەریتی ڕاپەڕین و بەرخۆدانیەوە وەڵامی داگیرکەران و خوێنمژەکانیان داوەتەوە. ئەمڕۆ جارێکی دیکە گەلی کورد لە بەردەم هێرشێکی زۆر سەختدایە. دوای سەدەیەک دەیانەوێت پەیمانی لۆزان و سیڤەر نوێ بکەنەوە. هەر کچ و کوڕێکی کورد کە بە ڕۆحی سەفەربەریەوە لە ڕۆژ ئاوا سینگی خۆیان لە بەرامبەر ئەو هێرشانە کردوتە قەڵغان بە هەمان شێوازی شەیدڤیان خاک و نیشتیمان دەپارێزن و ئاڵای بەرخۆدان بەرزتر دەکەنەوە و بە ڕۆحێکی فیدایی تێدەکۆشن و شەڕ دەکەن. لە یەکەم شەهیدەوە تا شەید ئەحمەد گەلی باشوور هەمیشە بە هەڵوێستا نیشتمان پەروەریەکانیانەوە لە بەرامبەر سیاسەت و پیلانگێڕەکانی دەسەڵاتداران بەرخۆدانی کردو و هەڵوێستی خۆی نیشان داوە. ئێمە ژۆک دەست پێشخەری ئینسیاتیڤی ژنانی باشوور لەسەر هەمان ڕێبازی بەرخۆدانی درێژە بە تێکۆشانی خۆمان دەدەین. ئەمڕۆ گەلی ئێمە لە هەر چوار پارچەی کوردستانەوە لەسەر مەزاری شەهیدی پێشەنگمان کۆبووینەتەوە و لە بەرامبەر هەڤاڵڤیان و هەموو شەهیدانی کوردستاندا پەیمان و بەڵێنی ئازادی و سربەخۆیی و پاراستنی کوردستان دووپات دەکەنەوە. ئێمە جارێکی تر بەڕێزەوە یادی هەڤاڵڤیان و هەموو شەهیدانی کوردستان دەکەینەوە و دەڵێن تا سەرکەوتن و ئازادی بەبێمان دووبوون و ڕاوەستان درێژە بەم تێکۆشانە دەدەین. خەون و خەیاڵی شەهیدان ئامانجی ژیانی ئێمەیە. شەهید نامرن، شەهید نامرن، شەهید نامرن.